سەرەتای دەستپێکردنی خولی نایابەکانە لە شاری ڕانیا بە سەرپەرشتی لیژنەی تیپە ملیەکانی ڕانیا کە بۆ 13 تیپ کراوەتەوە. خولی ساڵانەیە دابەش کراون بەسەر دوو کۆمەڵەدا. تایدا 3 تیپ لەو 13 تیپەدا دەبەزێ بۆ ڕزی پلەکان و خولی پلەیەکیشمان ئێستا لە تاوابووندایە. 2 تیپ لەوان سەر دەکەوێت بۆ ڕزی پلە نایابەکان. پێشتریش خولی پلە دوومان ئەنجامدا کۆتاییمان پێهێنا کە ژمارە یاریەکانی زیاتر بوو لە 38 یاری. تایدا 2 تیپ لە پلەدۆکان هاتنە ڕیزی پلەیەکان و 3 تیپیش لە پلەیەکان بە هەمان شێوەی نایابدا دەبەزن بۆ ڕیزی پلە دۆکان. ئێمە وەکو تیپی ڕناس ئێرانیا سوپاس بەخوای گەورە ئەو ساڵیش بەشداری خولی نایابەکانی ڕانیەمان کردووە کە یەکەم یاریمان ئێمە ئیفتائی دەورەکەی دەکەین بەرامبەر تیپی ئاشتی ڕانی یاریمان هەیە. سوپاس بۆ لیژنەی تیپە ملیەکان کە ساڵانە ئەم خولە بۆ ئێمە دەکاتەوە.